سەرەتا بەناوی خوا بەڕێزان زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ ئەتوانم لە خزمەتتان بم لەم کاتەکەمەی کە لە بەردەستمانایە ئەتوانین باز لە بابەتیشی گرنگ بکەین کە پێم وایە زۆرینەتان پێتان خۆشە کە بیبیستن و بزانن چۆن ئەتوانن بەسەر ئەو گرفتانەی کە ڕۆژانە لە ژیانتانە دووبارە بێتەوە زاڵ ببن. و ئایا گرفت نیشانەی چییە؟ کاتێک گەڵین کەسێک کێشەی هەیە ئایا مانای ئەوەیە یعنی کەسانێک هەن هیچ کێشەیەکیان نەبێت؟ لە ڕاستیە تێگەشتنی ئێمە بۆ گرفت ئەگەر بێت و بە شێوازێکی ڕێک و پێک نەبێ ئەوە ئەو کاتە هەر خودی تێگەشتنەکە سەرەتای گرفتەکانە. ئەوەی کە لە ناونیشانەکەەوە دیارە کێشە و گرفت و چۆن زاڵ ببین بەسەر ئەم گرفتانە. سەرەتا گرفت چییە؟ ئایا هەمووان خاوەنی گرفتن؟ ئایا تۆ ئەو هەموو خەڵکی کە ئەیبینی هەمووی گرفتی هەیە یان کۆمەڵەگەن هیچ گرفتێکیان نییە؟ زۆربەمان وا بیرەکەینەوە کە لەوە ئەچێ کەسێک هەبێ وەکو چۆن لای خۆمان ئەڵێن خوا پێداو بێ هیچ گرفت و مشکلەیەکی نەبێ لە ژیانیا. بەڵام ئەوە تەنها خەیاڵێکە. ئەوە تەنها خەیاڵێکە و ڕاستیەکەی ئەوەیە کە هەمومان گرفتمان هەیە. ئەی باشە ئەکرێ کەسێک گرفتیشی هەبێ سەرکەوتوو خۆشبەخت بێ؟ ئەتوانین بڵین بەڵێ. ئەو مرۆڤە سەرکەوتوو خۆشبەختانی کە تۆ لە ژیانە ئەیان بینی هەر هەمویان خاوەنی گرفت و کێشەن. بەڵام جیاوازیەک هەیە لە بینی ئەم دوو جۆر کەسە. ئەو مرۆڤانەی کە خۆشبەخت و سەرکەوتون لە ژیانیانە جیاوازن لەو مرۆڤانەی کە بەدبەخت و داماون لە ژیانیانە واتە شکست خواردوو دۆڕاون. گرفت و تێگەشتن لە گرفت سەرەتای ئەوەیە ئێمە خۆشبەخت ببین یاننا. ئەو کەسەی چاوەڕوانی ئەوە ئەکا ڕۆژێک بێتە پێش هیچ گرفتێک نەمێنێ لە ژیانە ئەوە خەیاڵیە واتە بە شێوازێکی زۆر میسالی ئەژی کە ڕۆژێ لە ڕۆژان ئەوە نایەتە بوون. ئەی کەواتە ئەگەر هەر گرفت هەبێ ئێمە ئەبێت چی بکەین؟ ڕاستیەکەی مرۆڤە سەرکەوتوەکانیش خاوەنی گرفتن بەڵام جیاوازیەکە ئەمێ مرۆڤە سەرکەوتوەکان لە گرفتەکانیان گەورەترن بەڵام مرۆڤە داما و دۆڕا و شکست خواردوەکان لە گرفتەکانیان بچووکترن. هەر بۆیە ئەبینی کاتێک کەسە تووشی گرفتە بێ ئەم کەسە کاردانەوەی ئەبێ و کاردانەوەکەش دوو جۆرە. ئەکرێ بە جۆرێ بێ کە ڕۆژ بە ڕۆژ بیبینین داماوترە بێ بەدبەخترە بێ لە ژیانە ناڕەحەتترە بێ نامورتاحترە بێ و ئەتوانێ زۆر شت بکە کە ئێستاکە بە عەقڵی خۆی پێ قبوڵ نییە. زۆر کەسە بینین کە بڕیاری هەڵە ئەیا لە دوای گرفتەکان نیشانەی ئەوەیە خۆی بچووکترە لە گرفتەکانی. کەواتە قسەکەی ئێمە لەسەر ئەوەیە چۆن ئێمە بتوانین لە گرفتەکانمان گەورەتر بین. کاتێک گرفتێک یێتە بەردەم هەر کەسێک ئەگەر بێت و بەسەر ئەو گرفتە زاڵ ببێ واتە هەنگاوێکی گەورەی هەڵناو بە قادرمەیەکە ڕۆشتووە بەرەو سەرکەوتن. ئێستاکە ئەکرێ ئێمە بیر لە ژیانی خۆمان بکەینەوە. ئایا ئەو گرفتانی کە لە مناڵیە هەمان بوو و ئێمەی گریاند و بێتاقەتی کردین ئایا ئەو گرفتە ئەگەر ئەمڕۆ هەت بێ خەفەتی پێ خۆی تۆ گریان؟ زۆربەتان گاڵتەتانێ لەوەی کە ڕۆژێک بەو گرفتانە گریاون یان خۆتان زۆر بێتاقەت کردووە. بەڵام ئەوەش بزانە ئێستاکەش ئەو گرفتانی کە زۆر لی بێزاری دڵنیا بە ئەگەر بە عەقڵیەتێکی گەورەتر و بە کەسایەتێکی بەهێزترەوە بڕوانیتە ژیان واتە خۆت پێ بگەێنی ئەو کاتە ئەبینی گریانەکانی ئێستەشت هەروەکو گریانەکانی مناڵیوان. گریانێکن کە زۆر بێبنەما و پڕوپوچن. لە ئاستی تۆە ئێستاکە ئەم گرفتانە گەورن بەڵام لە ئاستی مرۆڤێکە کە ئاستی ڕۆشنبیرەکەی ئەتوانێت زیاتر بەرزکاتەوە وەتوانە دەرونیەکانی خۆی بەهێزتر بکە ئەوانە هەر گرفت نین. جاکەوا بوو کاتێ ئەڵین گرفت بوونی هەیە لە ژیانی هەمومانە پێویستە ئەوە بزانین کە بوونی گرفت ڕێگر نییە لە خۆشبەختی و سەرکەوتن بەڵکو خۆشبەختی و سەرکەوتن بەهۆی ئەو گرفتانەوەیە کەیەتە دی. هەمومان باسی ئەڵماسمان بیستووە و ئەزانین چەند شتێکی گرانبەها و جوانە. ئایا ئەزانی ئەم ئەڵماسە چی بووە؟ بەڵێ خەڵووس. ئەم خەڵوزە لە ژێر پەستانێکی زۆرە لە ماوەیەکی
زۆرە بەهۆی ئەو پەستان و ناڕەحەتیەوە کە کەوتوتە سەری بووە بۆ ئەڵماسە. مرۆڤە سەرکەوتوو خۆشبەختەکان ڕێک بەو شێوازە. کاتێک کە پەستان و فشارەکانی ژیان زیادەکە، کاتی هەستەکە لە ماڵەوە کێشە هەیە، لە قوتابخانە کێشە هەیە، لە ژیانی دەرەوەیە کێشە هەیە، لەگەڵ هاوڕێکی کێشە هەیە و ئەتوانێ ئارامگر بێ و ئەتوانێ بەڕێوەبەری ئەو گرفتانە بێ. ئێستاکە باس لەوە ئەکرێ کاتێک گرفت سەری هەڵا ئێمە پێویستە زیاتر بتوانین بەڕێوەبەرێکی باش بین بۆ ژیانی خۆمان. ئەگەر توانیمان بەڕێوەبەرێکی باش بین بۆ ژیانی خۆمان، کەواتە ئەتوانین ئاراستی خۆمان بکەین لەناو ئەو هەموو گرفت و ناڕەحەتیانە بەرەو خۆشبەختی و سەرکەوتن. برایان تریسی ئەڵێ تەنها کۆمەڵێک هەن لەم دنیاە گرفتیان نییە. ئەزان ئەو کۆمەڵە لەکوێن؟ ئێستاکە ئەو کۆمەڵە لە گۆڕستانن. واتە هەموو مرۆڤە زیندوەکان خاوەنی گرفتن. بەڵام کێشەکە لێرەیە. ئەگەر تۆ واو زانی ئەگەر گرفتێ هەبوو ئیتر ناکرێ خۆشبەخت بی، ئیتر ناکرێ مرتاح بی، ئیتر ڕۆژێ نایە کە ئەم گرفتە چارەسەر ببێ، کێشەکە لێرەوە هەڵەیە. واتە کێشەکە لە بیرکردنەوەی تۆوە سەر هەڵەیە بەرامبەر بە کێشەکان. ئێستا بتوانین چۆن ئێمە گەورەتر بین لە گرفتەکانمان. بەڕێزان، ئەم وێنەی کەی بینی وێنەی پیاوێکە کە زۆرجار لە سیمینارەکانە باسم کردووە. ئەم کەسە ناوی ئانتۆنی ڕۆبینسە. ئەم پیاوە لە سەرەتایی لاویەتیە کاتێک کە ئەگاتە قۆناغی دواناوەندی بەهۆی کۆمەڵە گرفتی زۆرەوە، هەژاری، نەزانی، بەدبەختی، وەزنێکی زۆر زۆر کە خۆی باسیەکە کە نەیتوانیوە بە ئیستراحەت بڕوە بگەڕێ و هیچ ئیشێکی نەبووە لە ژیانیە. بەدبەخت و داما و لە شقەیەکی کۆنە ژیانی بەسەر بردووە. بەڵام ئەڵێ ڕۆژێکیان کە سەرنجی ئەم دنیایم ئەیە، سەرنجی زۆر جیاوازیمەیە. ئایا بۆچی هەنێک کەس بەختەوەرن، بۆچی هەنێک کەس فاشیلن، بۆچی هەنێک کەس کار و کەسابەتەکەن و لە ماوەیەکی کەمە دەوڵەمەندە بن، بۆچی هەنێک کەسیش هەموو ژیانیان کرێکاریەکەن و ژیانیان ناگۆڕێ، بۆچی هەنێک کەس وا ئەزانن ئەگەر پارەیان هەبێ گرفتیان چارەسەر بێت لە کاتێکە هەشە پارەی هەیە و گرفتی زیاترە. ئەڵێ ئەمانە ئەوە پرسیاری بۆ دروست کردم، ئاخر پرسیارم ئەمە بوو، ئەو جیاوازیە چییە کە جیاوازیەکانی دروست کردووە؟ ئایا پارە و سەرۆت و سامانە؟ ئایا کەسی باشە؟ ئایا خوێندنی زۆر پرۆفێشناڵ و سەرکەوتووە؟ ئایا ئەوەیە کە تۆ سەقافە و ڕۆشنبیریکی زۆر هەبێ ئیتر تەواو؟ دیارە هەموو ئەوانەی کە باسمان کرد شتانێکی باشن و ئێمە لە ژیانمانە هەوڵین بەدەستی بێنین. هەوڵین وەزعی مادیمان باشترکەین، هەوڵین کەسەکانی دەوروبەرمان کەسانێکی باشتر بن، هەوڵین بڕوانامەکەمان بەرزتر بێ وە زۆر شتی تر. بەڵام لە ڕاستیە ئەگەر ئێمە خۆمانمان لە دەستیا ئەی بەتەمەین چی بەدەست بێنین؟ ئەگەر تۆ خۆت دۆڕان لەم ژیانە ئەی شتەکانە بۆ چییە؟ هەمووتانەوە نوکتەیەتان بیستووە، ئەڵێ بە کەسێکیان وت ئەگەر دنیا هی تۆ بێت چیەکەی وتی فرۆشم ئەچم بۆ خارج. ڕاستیەکەین زۆر کەس کە ئێستاکە ئێمە پێکەنینمان بەوەیە، زۆر کەس لە ژیانیانە ئابۆ شێوازن، زۆر کەس لە ژیانیانە هەوڵێن بۆ شتێک بەڵام خۆیانیان لەبیر کردووە، دوجار شتەکە بەدەستێنن، بەڵام کێ دۆڕاوە؟ خۆی هەر دۆڕاوە، چونکە ئەوە شتەکان نین خۆشبەختی و سەرکەوتن بۆ تۆ هێن، ئەوە خۆتی، ئەوە شتێکێ لە ناخی تووە، ئەگەر ئەو شتە بێدار بێتەوە ئەو کاتە تۆ خۆشبەخت و سەرکەوتووی. ئەم پیاوە لە ساڵی 1970 کتێبێکی نووسی بە ناوی Unlimited Power، واتە هێزی بێپایان، و پاش چەند ساڵێک ساڵی 1992 کتێبێکی نووسی بە ناوی Awaken the Giant Within، یعنی بێدارکردنەوەی هێزە گەورەکەی ناخ کە ژیانی هەزاران نەفەری لەسەر تا سەری زەویا گۆڕی. بە ملیۆنەها ئینسان ئێستاکە کەوتوتە ژێر کاریگەری ئەو شتانی کە ئەم پیاوە پێشکەشێکا لە دنیا. ئەم پیاوە هاوکات ڕاوێژکاری پەرلەمانتارەکانی ئەمریکا، ڕاوێژکاری زۆرێکە لە سەرۆکی وڵاتان، ڕاوێژکاری تەندروستیە، ڕاوێژکاری پاڵەوانە وەرزشیەکانی دنیاە، ڕاوێژکاری دەرونیە، باشترین محاضری هەموو دنیاە، گرانترین محاضرە لە هەموو دنیا پێشکەش کرابێت لەلایەن ئەمەوە بۆکە بۆ یەک ڕۆژ قسەکردن $1 ملیۆن پێدراوە. ئەم پیاوە چۆن لەو هەموو بەدبەختیەوە هەنگاوی هەڵناوە بەرەوە هەموو سەرکەوتنە لە پرسیارێکەوە، ئەو جیاوازیە چیە کە جیاوازیەکانی دروست کردووە؟ ئایا وەڵامدانەوەی ئەمە چۆن ئەبێ؟ وەک خۆی باسیەکە ئەڵێ ڕۆشتم و خولی تایبەتم بینی لەسەرەوەی چۆن بتوانم خێراتر بخوێنمەوە. ئەڵێ پاشان هاتم 700 دانە مجەڵەت کتێبم خوێندەوە، 700 مجەڵەت کتێب، هەمووی دەربارە بە دەرمزانی.
ئەڵێ پاش ئەوە زانیم هۆکاری ئەم هەموو جیاوازیانە چییە؟ ئەڵێ بۆیە بە عەمەلی دەستم پێ کرد. وە کاتێک کە دەست پێکە شتەکان تەطبیق کات، چونکە خۆتان نەزانن ئەگەر هەموو شتێ بەس خەیاڵ و نەزەریات بە چی ئیسپادەیەکیە، ئەگەر ئێمە نەتوانین جێبەجێکەین لە ژیانمانە. بۆیە ئەم پیاوە پاش جێبەجێکردنی ئەو بابەتانی کە وەری گرتووە لەسەرەوەی چۆن بتوانێت خۆی بگۆڕێەوە ژیانێکی باش بنیاد بنێ، ئەتوانێت لە ماوەی 2 ساڵا بگا بە هەموو هیوا و ئاواتەکانی ژیانی. جا پرسیارەکە لەوەیە ئایا ئەم کەسە گرفتی نەبووە؟ با لە زۆربەی خەڵک گرفتەکانی زیاتر بوون. ئایا ئەم کەسە خۆی جاران لە گرفتەکانی گەورەتر بوو یا گرفتەکان لە گەورەتر بوون؟ بەدڵنیایی جاران گرفتەکانی لە خۆی گەورەتر بوون، بەڵام ئێستاکە خۆی گەورەترە لە گرفتەکانی. ئێمە ئەتوانین خۆمان گەورەتر بین لە گرفتەکانمان. شتێکمان هەیە لە ئینگلیزی پێڵن بیگ هێد، واتە سەرزل. ئەڵێ مرۆڤ بەم شێوازە وەستاوە، سەری ئەگەر بەهاتایە و 100 کیلۆ بووە لە ئاسن دروستکرایەتی لێ هاو یەکسەرە کەوت. ئەڵێ ئەو کەسانی کە شتێکی بچووک لە ژیانیانە دروست هەبێ و ئیتر بەردەوام هەر بیری لێەکەنەوە بیری لێەکەنەوە بیری لێەکەنەوە تا سەریان ئەبێ بە بیگ هێد، تا ئەبێ بە سەرزلەکە. ئەگەر تۆ کەسێک ببینی لەسەر ئەم پێیانی خۆی چۆن ئەتوانێت 100 کیلۆ 150 کیلۆ هەڵگرێ، جا ئەو کەسانی گرفتیان هەیە ڕێک بە شێوەی ئەو کەسەوان بە بەسیترین شت تەوازنیان تێگەچێت و ئەکەون. بەڵام مرۆڤە سەرکەوتوەکان ئەوانن هەموو کێشەیەک لە شوێنی خۆیان ئەبیننەوە. تۆ ئەمڕۆ کۆمەڵە قسەی خۆشە بیسی، هەندێک قسەی ناخۆشە بیسی، بەڵام ئەگەر خۆت گەورەتر بی لە گرفتەکانە، ئەوە شەو کە گەڕایتەوە بۆ ماڵ چاو تەنها ئەو شتە نابینێ کە ناخۆش بووە، بەڵکو هەموو شتەکانە بینێ و بۆیە شەو ئەتوانی بە ئیستراحەت بخەوی. بەڵام ئەگەر کەسێک لە جۆری ئەو کەسە بێ کە وتمان سەرزلەکان کە دایمە شتێکی بەسیط دێت و لە مێشکیانە زۆر گەورەیەکەن، ئەوە ئەمڕۆ تەلەفۆنی بۆەکەن مژدەیەکی پێیان ئەگا بە هاوڕێکی دوو قسەی خۆشەکە ئەگەڕێتەوە بۆ ماڵ هیچ شتێکی خراپ نەبووە، بەڵام لە کاتی گەڕانەوەیە نەفەرێک تالیقیشی لێیە، کاتێک گەڕێتەوە بۆ ماڵ شەو خەوی لێ ناکەوێ، بەردەوام بیری لای ئەو قسە ناخۆشەی کە بەرامبەریان کردووە و ئەمە ڕۆژودوان تێئەپەڕێنێ. کاتێک کە شتەکان زیاد دەکەن دوجار ئەم کەسە تووشی نەخۆشی نەفسیە بێ. لە ڕاستیە ئەوە خۆمانین ئەتوانین ڕێگربین لە بەردەم هەموو ناڕەحەتیانی ژیانمانە. ئێمە ئەتوانین واقع بینانە تەماشای ژیان بکەین. ژیان خۆشیشی تایە، ناخۆشیشی تایە، بەڵام ئەوە تۆی زەڕەبینێکت بەدەستەوەی بڕیاریاوە ئەو زەڕەبینە بخەیتە سەر چی؟ ئەگەر ئەو زەڕەبینە ئەخەیتە سەر گرفتەکەی خۆت، واتە لەناو ئەو هەموو ناز و نیعمەتە تۆ چاو بەزە و گرفتە ئەبینێ و ئەمە سەرەتای بەدبەختیەکانمانە. یەکێک لەو شتانی کە پێویستە هەمومان بیزانین ئەوەیە گرفت چارەسەریکی نییە، بەڵکو کۆمەڵە چارەسەری هەیە. هەموو گرفتێک لەم دنیاە کۆمەڵە چارەسەری هەیە. یەکێک لە کێشەکان ئەوەیە ئێمە وا بزانین ئەم گرفتە یا چارەسەری نییە یا خراپتریش وا بزانی تەنها یەک چارەسەری هەیە و ئەو چارەسەرە بە تۆ ناکرێت. لە ڕاستیە هەر گرفتێ لە ژیانی ئێمە کۆمەڵە چارەسەری هەیە، بەڵام ئێمە کەی ئەتوانین ئەم چارەسەرانە ببینین، کەی ئەتوانین عەقڵمان بەو هەموو چارەسەرە بشکێ کاتێک کە خۆمان ئاستی خۆمانمان بەرز کردەوە. جا وتەیەکی ئەنیشتاین هەیە کە ئەیبینین لەناو ئەم سلایدانە، ئەڵێ کاتێک کە تۆ کێشەت هەیە یان کاتێک کە تۆ کێشەیەک بۆ دروستە بێ، ئەوە نیشانەی ئەوەیە لەم ئاستە عەقلیە تۆ ئەم کێشەیە بۆ دروست بووە. خۆ ئەگەر بێت و ئاستی عەقلی تۆ بەرز بێتەوە ئەو کاتە گرفتەکە چارەسەرە بێ. یعنی ئەگەر لەم ئاستە عەقلیەی کە ئێمە کێشەیەکمان هەیە بمانێت چارەسەرێکی ناتوانین چارەسەریکەین. بۆ چونکە ئەم گرفتە هۆکارەکەی ئەوەیە ئێمە لەم ئاستی بیرکردنەوەیە. جا ئەگەر هاتو ئاستی بیرکردنەوەی خۆمانمان گۆڕی ئەو کات چارەسەرەکەی ئاسانە. وەکو چۆن ئێستاکە تۆ ئەگەر بەم عەقلیەتەوە بگەڕیتەوە بۆ قۆناغی مناڵی بە دڵنیایی زۆر شتەیە زۆر بە ئاسانی چارەسەریەکەین. شتێکی تر ئەوەیە کە ئێمە گرفتەکانی خۆمان بە گەورەترە بینین لە خەڵک. هەر یەکێک لە ئێمە وا ئەزانێت گرفتەکەی خۆی لە گرفتی خەڵک گەورەترە، بەردەوام بیر لەوە ئەکاتەوە. ئەڵێ تۆ نازانی مشکلەکەی من چەند گەورەیە، تۆ نازانی من چیم لێ بەسەر هاتووە، تۆ نازانی من چ خەفەتێکم هەیە.